بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم اجعل عملنا هذا صالحا واجعله لوجهك خالصا ولا تجعل لأحد من خلقك شيئا. اللهم أخلص لك نياتنا وأعمالنا وأحوالنا يا رب العالمين. براني عزيز خوشويستم، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەتتانە ئامادەین بۆ پێشکەشکردنی زنجیرە بابەتێک دەربارەی ئەحکامی نیکاح و تەلاق. بەڕێزان، سەرەتا حەزەکەم وەکو پێشەکیەک پێشەوەی بچینە سەر بابەتەکە هەندێک خاڵ ڕوونکەمەوە کە بە پێویستی ئەزانم. یەکێک لە ئەو بنچینە ئەساسیانەی کە ئیماندار باوەڕدار عەقیدەی لەسەری دائەمەزرێ ئەوەیە کە خوای گەورە لە سوورەتی عەرافە لە ئاەتی 54 ئەفەرمێ، لە بەشێک لە ئاەتەکە ئەفەرمێ ئەلا لەه الخەلق والئەمر. ئاگادار بن مرۆڤەکان وەکو چۆن خوڵقاندن و بەدیهێنانی تەواوی بوونەوەران خوا خوڵقاندوێتی لە نەبوونەوە هێناوێتیە بوون، بە هەمان شێوە ئەمر و فەرمان و بەڕێوەبردن و هەڵسوڕاندنی کاروباری تەواوی ئەو بوونەوەرانە هەمووی لە دەستی ئەوایە. یعنی وەکو چۆن ئەو خالقە ئامریشە. ئینسان کە مەخلوقی خوایە دەبێ مەئموری خوش بێ. کەواتە لێرەوە تێگەین کە ئەو کەسەی کە دەبێ بەرنامەی ژیان بۆ مرۆڤ دابنێ خوایە، کەسیکە نییە. هیچ کەسێک شیاوی ئەوە نییە بەرنامە بۆ ڕێخستنی کاروبارەکانی ژیانی ئینسان دابنێ بێزگە لە زاتی ئەڵڵا. ئینسانیش معلومی جەنابتانە خەلیفەی خوایە لەسەر زەوی، بەو واتایەی کە ئەم نیعمەتانەی کە لە بەردەستیایەتی، ئەم ئیمکانیاتانەی کە خراوەتە بەردەستی، ئەبێ وا سوود و قازانج و کەڵکی لێوەربگرێ بە گوێرەی ئەو بەرنامەی کە خوای گەورە بۆی ئەنێرێ. لە ئەنجامیش ئەمە ئەبێتە بەندایەتی. بەندایەتی یانی چی؟ یانی سوود وەرگرتن، بەهرەمەندبوون لەو ناز و نیعمەتانەی کە لە بەردەستمانایە بەو شێوازەی کە خوا خۆی فەرموویەتی. یەکێک لەو ڕەهەندانەی کە قورئانی پیرۆز، ئیسلامی گەورە زۆر گرنگی پێداوە بریتیە لە مەسەلەی خێزان، بریتیە لە مەسەلەی دروستکردنی خێزان. ئوسرە یەکێکە لە تایبەتمەندیەکانی مرۆڤ. یعنی مەسەلەن سەر لە ڕووی جەنابتان لە ئاژەڵانە ئوسرە بوونی نییە. وسرێک بۆ معنای مەسەلەن نێرومەیەک بە شێوازێکی تایبەت لە ڕێی عەقدێک و گرێبەستێکەوە بگەن بە یەک و پاشان کۆمەڵە تەرتیبات بکری ئەمان. ئەوە نییە. ئەوەی کە هەیە تەنها لە ناو ئەوەی کە ئێمە ئەیزانین تەنها لە ناو مرۆڤەکانە هەیە، ئەم دروستکردنی خێزان و ئوسرە و لە ڕێگەی گرێبەستێک و لە ڕێگەی عەقدێک و ئەوانە. چونکە ئەم ئوسرەیە ئەبێتە مەصنەع و مەحزەنی منداڵ لێرەوە ئیتر گەورە ئەبێ و دروستە بێ. بۆیە لە قورئانی پیرۆزە ئەگەر تەماشاکەن لە قورئانە ئاماژەیەکەدا، تەبعاً زۆر کەس لەوانەیە تەوەجوهی پێ نەکا یا گرنگی پێ نەدا کە ئەفەرمێکی فەلئانە باشیڕوهن لە باسی ڕۆژوگرتنایە. فەلئانە باشیڕوهن وەبتەغوو ما کەتەبە الله لەکم. زۆربەی زۆری موفەسیرین ئەڵێن باشیڕوهنە وا بڵێن هین نییە، یا وا بڵێن ئەو منداڵ دروستکردن یا منداڵ پێکێنان متەرەتیبە لەسەر ئەو مباشەرەیە، خۆی بۆ خۆی مەقسوود نییە. لە کاتێکە واوەکە واوی عەطفە، واوی عەطفیش بۆ مغایرە. فەلئانە باشیڕوهنە ئەوە مباشەرە لە زەدوەرگرتنی جنسی، ئەوە مەقسوودێکە لە مەقسوودەکانی نیکاح. لەو لاشەوە ئەفەرمێکی وەبتەغوو ما کەتەبە الله لەکم. داوای ئەوە بکەن کە خوای گەورە لە ڕێی ئەو سیستەمەی دایناوە بۆی نووسیون کە بریتیە لە مەسەلەی منداڵ. کەواتە بوونی منداڵ لەلایەک، بوونی مباشەرەش لەلایەک، هەردووکیان مەقسوودن
ومەقصودی گەورەتری هاوسەرگیری بریتە لە چی؟ بریتە لە وەچە خستنەوە، لە منداڵ خستنەوە. کەواتە لێرە ئێمە ئەزانین کە ئەسلی مرۆڤ لە چیوە هاتووە؟ لە ئادەم و حەواوە هاتووە. عەقیدەی ئێمە وایە، جا خەڵکانی گەڵێن وەڵا لە تەتەورەوە هاتووە و ئاخر حەلەقەی مەیمونە و ئەمانە ئەوەی تر بۆ چوونی خوانە، بەڵام ئەوەی کە ئێمە معتەقیدین ئەوەیە کە ئەسلی مرۆڤ بریتە لە ئادەم و حەوا، وەکو خوای گەورە لە قورئانە لە بیدایەتی سوورەی نیساء فەرمێ خەلەقەکم من نەفس واحیدە وانە وخەلەق منها هەل لەو نەفسە، بەو معنای لە ڕەگەزی ئەو نەفسە، لە ڕەگەزی ئەو نەفسە هاوسەری بۆ خوڵقاندووە. کەواتە لێرەوە ئیتر هەموو ئەو بانگەشانەی هەموو ئەو داوایانەی کە ئەکرێن بۆ ئینحرافکردن بەم بابەتە، بە شوزوزی جنسی، هاوڕەگەزخوازی، ئەو شتانەی کە وڵاتانی غەرب ئەیانەوەکو دەردێک بڵاوی بکەنەوە لە ناو عالەمی ئیسلامیە، هەموو ئەوانە پێچەوانەی دینە، پێچەوانەی فیترەتە. لە ئیسلامە ئوسرە پێک دێ لە دوو ڕەگەز، ژن و پیاو، نێر و مێ. ئەمما نێرومەیە کە لە ڕێگەی تەبعاً ئەو نەخشەی کە خوا دایناوە، ئەو عەقد و گرێبەستەی خوا دایناوە. بۆیە ئەوانەی کە ئاڵێن زیاتر لە هینێک هەیە، لە گرێبەستێکی تر هەیە لە نێوانی دوو ڕەگەزە، مەسەلەن نێر و نێر، مێ و مێ، یان مەسەلەن حتا ئینسان لەگەڵ ئاژەڵان و لەگەڵ شتی تر و ئەمانە هەمووی لادانە لە سروشت لە فیترەتی ئینسان، لە ئەسڵەن لە تێگەیشتنی ژیرانە بۆ ژیان و بۆ ئینسان و بۆ مەکانەتی ئینسان. کەواتە زۆر گرنگە ئێمە ئەم بابەتە باش لێ حاڵی ببین و خەڵکیش حاڵیکەین لەسەری. ئەم بابەتەی کە لە خزمەتتانە ئینشاءڵڵا کەم کەم ئەچینە سەری، ئەحوالی شەخصی یا با بڵێ نیکاح و تەلاق، چەندین مەصدەر و سەرچاوەی هەیە تەبعاً، بەڵام گرنگترین ئەو سەرچاوانەی کە ئاماژەی پێ بکەین لێرە، یەک لەوانە ئەحکام الئوسرەی مامۆستا نیزامەدین بەڕەحمەت بێ، دووهەم مەسەلەن الأحوال الشخصية هی ئەبوو زەهرا، و هەروەها کتێبەکانی مامۆستای زەڵمی، و هەروەها ئەم کتێبەی کە لەبەردەستمە فقه الأسرة وقضاء المرأة هی دکتۆر یوسف قەرضاوی بەڕەحمەت بێ، ئەویش بە جوانی شتەکانی هێناوە. من لێرەدا تەبعاً ئەم مەلزەمەی کە لە خزمەتتانە پێشتر کاتی خۆی بەشێکیم ئامادە کردبوو بۆ خوشکان، بەشی خوشکان لە مەعادی ئیسلامی، بۆیە هەر تعبیرەکانیش بە مؤنەسی هاتووە، بە کاک هۆشمەندمتم بیگۆڕە عەرفی ئەنیکاحەوە بە تعبیری ئافرەت بە مێینە هاتووە، بەڵام بە ئەعتیباری نەفس قەیناخێ وانە نەفس خۆی مؤنەسە بەو ئەعتیبارە قەینە، بەڵام تازە تر دەرچوو شتەکەن تەبع کرابوو كل جمع مؤنث وانية إن قومي تحدثوا إن قومي تجمعوا وبقتلي تحدثوا لا أبالي بجمعهم كل جمع مؤنث. بهرحال إن شاء الله هردو لامان سودمان دبين لبابتك سرتا طبعا باسي بيناسي النكاح لزمان عربية ولزمان شرعة. لزمان عربية طبعا النكاح لغة الضم والجمع، يعني کۆکردنەوە لکاندن بە یەکتر، دووشت بلکێنی بە یەکەوە کۆی کەیتەوە، ئەو ترێت تەناکەحەت الأشجار، يعني چی؟ إذا تمايلت وانضم بعضها إلى بعض، هەندێکیان ئاوێتە بوون ئاڵان لە یەکتر کۆبوونەوە لەگەڵ یەکترا. ئەوە لە ڕووی زمانەوانی و نیکاح یانی ئەوە، حتا لەو زمانوانیەوە وشەکە وەرگیراوە بۆ معنایەکی شەرعی، معنە شەرعیەکەش مانە زمانەوانەکەی هەر تێدایە، يعني کە تۆ ئەڵەی جەمع و کۆکردنەوە لە زمانە بەوە وترێ نیکاح، ئێ باشە ژن و پیاوێکیش هەر کۆ بنەوە بە یەکەوە، هەر ئەگەن بە یەکتر، وانە ينضم بعضهم إلى بعض، کەواتە هەمان هینی تێدایە، هەمان مانا لغەویەکەی تێدایە. بۆیە شەرعانی ژەڵەتی عقد يتضمن إباحة استمتاع كل من الزوجين بالآخر على الوجه المشروع. واتە گرێبەستێکە، ئەو گرێبەستە چی لە خۆ ئەگرێ؟ ئەوە لە خۆ ئەگرێ هەر یەک لە دوو هاوسەر چێژ و لەزەت لە یەکتر وەرەگرن بە حەڵاڵی. یعنی ئەمە ئێستا گەیشتنی دوو ڕەگەز، ژن و پیاو یا کچ و کوڕ بە شەرعی هەیە و بە ناشەرعیش هەیە، بە شەرعیەکە حەڵاڵە، بە ناشەرعیەکەش حرامە، هەردووکیشیان چێژ وەرگرتنە، بەڵام ئەمان چونکە کەلیمەی خوای لەسرە
واني وكو حديثك فرمي استحللتم فروجهن بكلمة الله بكلمة إخوة أو هاوسرانتان حلال كردو بوخوتان لولا شو بهمان شوا أو شهر تشجور قرتنا بلام تشجور قرتنا حرام ناشرعي إنسان تاوان بارا ببي بويا ها عظمتي إسلام لو دايا اشتكان لسر ريروي خوي ريك دروس أكاو ترتيبي أكاو بو إنسان لدنيا دا خوش بخت به ولا قيامتي شا سرفراز به على الوجه المشروع طبعا فشوازي مشروع بهرمان دبن ليكتر تشيج ليكتر ورقرن طبعا ديار مسألة دروس كرني خيزانش تنها بو تشيج ورقرتني أو بشيكيتي طبعا أم بشاش هر قرنقة طبعا وش بزانين شهوات لإسلامها إسلام هر عادتي وايا درباري همو چمكة كان همو بابته كان بشوازيكي ميان الروانة معاملي لقلاكا مثلا بونو من الشهوات شهوات دين آين زايتر هي برلاي كردو ولا بكيف خوتشيه كيبيك باشا لولا شوا بعض كهان لنا ولا كاك افراد حد نزيكي مكوا نزيكي افراد ومينه هر مكوا حتى ماوكي زور هر انو افراد انسان يا حيوانه حتى يعني خلافه ولا بين يعني انسان يا حيوان وتا او رادش قال حتى دور بي لافراد للجنس لمشتانا نزيكي الاخوا ورهبانيتك بعض الاين كان بانغ شيبو كان ورهبانيه ابتدعوها اما اسلام امشي قبولني اماني قبوله امسر اوسر افراد تفريد حاله وسطك كمساله شهوات براسي اگر بيتو لمسار الريروي خوي برا بالريوا ابيت الطاقه ابيت وزه ابيت تواناب وانسان قونيه ام شهوه اخوا دروسي كدو ولا انسانه اذا باشا شي ليكي اگر بانحراف اي بي بلا مصيبه بو شخصك خوي دروسك وبو كومالغاك وبو خيزانك وبو دورو بريغشتي هم مشغولك بخويا اعلام وراقان دنو دادقا ودنيا هم مشغوله بي لولا شو اگر هركبتي كي هرنيلي اوج براسي او انسان توشي ديان عقدي نفسيه به كواتا وكو شون مثلا ها اگر نمونيك بيني شهوه تشبيه كاين بشي بنزين اگر ها لكاتيك لمساري اساي خوي اشي بريوا ها كاتيك بنزينك كيتناو خزاني بنزينك ليش للرقيك خوي اشي ابيني بيت طاقه وتوانا وابيت وزا واو ساري بالبيوني دروا وانيا بلام اگر او بنزينه لمساري خوي لايدا شي دروسك او ساره اسوتيني لاني خاونك شي لقال يا بسوتي كواتا او ابيني مثلا اسلام بوشي وازي اهتمامي بن بابته داوا وثمان لبرشي ناورا نكاح لبرويك يعني ام نكاح لم لبلين لما ناي زمانوانيا چونك دو شخص بيك وكو ابنوا وكو شون للغتي شوابو مشروعيه نكاح طبعا معلومي جناب تانا بچندين بلغا سلمين راو كنكاح مشروعه اساسكي مشروعه دوات الدين سر احكام وردكاني فرمي شرع الإسلام الزواج إسلامي زواجي تشريع كردو ووضع لها نظاما محكما يقوم على أقوى المبادئ وأضمنها لصيانة المجتمع وسعادة الأسرة وانتشار الفضيلة وحفظ الأخلاق وبقاء النوع الإنساني دارشتني داناني زواج بو أم مبادئ وبرنسيب وحكمة سودانية لو أنا مثلا بو بارزغاري لكومالغا للروشتي كومالغا لأخلاقي كومالغا وروها بو خوشبختي وآسودي وسرو خيزانك اگر جنو مردك بگن بيكو من داليان لير ببيو خيزانك بتو محكم بن اي براسي او خوشبخت بن وانتشار الفضيلة فضيلة جواني روشت عفت امانة بلاو بيتو وباريزغاري الاخلاق وثمان وان مانوي نوعي انسان يسا اماني كبانقشي هاورقص خوازيه كان بنوعي بانقشي لناوچوني مروفاتيه كان اخر خو يسا مروف تنقر زواج نميني وسر نميني اي باشا بياو جن خوان بطال كان للشهوات اي باشا دواي 6 سال بشر نامين لسر زي ايوانيه يعني اما بانقشي بو ويران كردني سر زي ولا ناوبردني رقزي مروفاتي دي اما اگر مروف اگر عاقل بي شون ريدا بما او مروفاني اگر عاقل من كبانقشي كاري واكن شون ريدن بمشتانا اما يتر مسألة ام بابتانا حمو يقرته بو تزيين الشيطان وزين لهم الشيطان اعمالهم
وبەڵگە زۆرە لەسەر مەشروعیەتی نیکاح ئاەت زۆرە حەدیث هەیە لەوانە مەثەن لە قورئانی پیرۆزە چەندین ئاەت فەنکیحوا ما طاب لەکم چەندتان پێ خۆشە لە هاوسەران نیکاح بکەن بەڵام دیاری کردووە مثنى وثلاثة ورباع هەتا چوار بۆتان هەیە وأنكحوا الأيام منكم ئەمە زۆر مهمە خاڵێکی زۆر مهمە ئەم ئاەتە ئاماژە بە شتێکەکە یعنی زۆرێک لە مسلمانان بەڕاستی ملاحەزەیان نەکردووە ئەفەرمێ ئەیامە جەمعی ئەییم یعنی من لا زوج له من الرجال ومن لا زوج لها من النساء يعني ئەو پیاوەی ژنی نییە ئەو ژنەی مێردی نییە ئەمانە هەوڵ بدەن با ژنەکان مێردکەن و پیاوەکانی ژن بێنن ئەوجا ئەمانە چین ئەمانە لە هەر ئاستێکی تەمەنا ببن ئێستا گەر پیاوێکی مەسەن 56 ساڵ 70 ساڵ ژن بێنێ هەمووی خەڵک پێی سەیرە پێی تەعەجوبە چۆن نەبێشتیوە بۆ برا خۆ مەسەلەی زەواج تەنها مەسەلەی بەتاڵکردنەوەی شەهوەت نییە ابن عباس فەرمێکی ڕەحمەتی خوای لێ فەرمێ ئەگە بزانم ڕۆژێکم بە دنیاوە ماوە ئەعزەبم ژنەهێنم لێ ناگەڕم بە عەزەبی بگەڕێمەوە لای خوا تا ئەو ڕاددێ کەواتە لێرە ئەو ئاەتە فعلەن ئەو ئیستینباطەی لێ کرێ ئەنکیحوا الأیام ئەوانەی کە بێژن نابێت لە ناو کۆمەلگا ئیسلامیە کەسێک هەبێ بێژن بێ ئافرەتێک هەبێ بێمێرد بێ نابێت ئەو بەپێی نەسی ئەو ئاەتە نابێت بۆیە ئەمە طبعا بەڵگەیەکە لەسەر مەشروعیەتی نیکاح و هەروەها ئاەتی تر زۆرە طبعا بەڵام بینە سەر سونە چەند حەدیثێکمان هەیە یا معشەڕ الشەباب ئەمە ڕوو لە ئێوەکە ئەوەی کە ژنی نییە ئەوەشی کە هەیەی بە وانە هەوڵ با بۆ وەزیان يا معشر الشباب من استطاع منكم الباءة باءة القدرة المادية والجسدية يعني براسي أوش بزانين خو مسألة هاوسرگيري تنها أوني بلا والله جنين متواو واني حديث يقول هسن درجة حديثك ضعيفة حديثك لروي سنة دوا تزوجوا النساء فإنهن يأتين بالمال تو جن بينا أو مال ديني أو مال دروسك أما راسة لا يكون راسة فعلا أو كبنيتك خالص باك وجن بين إخوها وكاريكا بلان براسي أبيش تيجي بيكو نابت خو نابي هر مثلا برادسي كسي عالم ببري وهيجي نبي وهيج وظيفة أركي كارك إيشي نبي أجا وخوي بو خوي بيبري والناس إسبي إيش كش بكاته كولي خوي بارجراني كي زور ئاجا سبینی منداڵیش بێ و منداڵیش پێداویستی دێ ئەمە ژیان بۆ خۆی قورس بووە ئێستا وا قورس کراوە مەسەلەی نیکاح بەڕاستی ئاسان نییە لە کاتێکە ئەبێ ئاسان بکرێ هەتا ئەم بوارە ئاسان بکرێ بوارەکەی تر پاشەکشەیەکە بواری بەدڕەوشتی و باری خراپەکاری ئەمان جا فەرمێ من استطاع منكم الباءة القدرة المادية فليتزوج فإنه أغض للبصر وأحصن للفرج بۆ چاو و بۆ دامێنی ئینسانیش پارێزەرترە ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجاء ئەوەی توانای طبعا با ڕۆژوو بگرێ ڕۆژوو گرتن کەسری ئەو شەهوەتە ئەکا یا کەمی ئەکاتەوە و مەشغوڵی ئەکا بەچی بە عیبادەت و بەندایەتی ئینسان کە مەشغوڵ بوو دائما ئیمامی شافعی فەرمێسی لقد صحبت الصوفية فما انتفعت منهم إلا بشيئين هاوڕێتی سۆفیەکانم کرد تەنها دوو شت ئیسیفادەم لێ کردن یەکەم الوقت كالسيف إن لم تقطعه قطعك والنفس إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل أما عادتي نفس واعي نفسي إنسان أجر مشغول نبو بكارك خيروا إلا رأيك يشوف بكارك خراب بويا هم جاري مالك كاكا تو هول بدا اهتمام بعبادة كانوا بدا لدوا عبادة هول بدا خريكي خويندن با لدوا خويندن هول بدا مجالك و خريكي خويننوا با خريكي سود گاندن با خريكي سود بخشين بخود با بخلقي تر با اگر نوانكي براسي هر منفذك هبه هر دروازيك هبه مجالك فراغك دروز بو هالا إن الشباب والفراغ والجدة مفسدة للمرء أي مفسدة أمس يشتا فراغ بتعبير فراغ هو يسا بشكي زور لو خلقه فراغي هي زاناك لو زانانا كأهلي نوسينو أوانا يودام بلاي مجموعة خلقك
خەریکی نۆ ڕسکێن و سێ ڕسکێن و دامەوانە بوو منیش بیرم کردم خۆیان خۆزگا عمری ئەوانە گشتی بەهاتە سەر عمری من عمرەکەی زایەکە عمرەکەی ئەفەوتێنێ جا ئەژڵێن وەڵا وەرم با هەندێک کات بکوژین تامان کات کوشتن نییە خۆ کوشتنە کات هەروەکو خۆیەتی کات مەسەلەن بۆ من و بۆ تۆ بۆ ئەوانەی تریش هەمووی 24 سەعاتە نەزیادەکە و نەکەم ئەوەی کە سوود بەخۆی ئەگەیەنێ ئەو کاتەی کە سوودی تیا ئەگەینی بەخۆت ئەو کاتەی کە بەرەکەتی تیەکەوێ ئەگەر ناکات بەنسبەت ئیمامی نەوەوی ئەو تەمەنەکەمەوە ئەو بەهرە زۆرە بەنسبەت پیاوێکی وەکو ئیبن عەقیل کە کتێبێکی نووسیوە 900 مجەلەدە الفنون هەر ئەوە یەکێکە لە کتێبەکانی ئەم پیاوە چۆن فریا کەوتووە ئەمە هەمووی سوود وەرگرتن ئیستیغلال وەرگرتن کاتی خۆی مەقالەیەکم نووسی لەسەر کات يعني من فوض الوقت إلى توظيفه وقت كفوزايتي دروس كراوة توظيفي كي بو كاري خير ما بس مسيبو ليرا هول بدري إنسان هميشه كاتكاني بركا باش بشتي خير بوانا بويا أم لم سونغو يا أم حديثة فرمي هول بدا خود بسي ومجلوكا بروجو قرتن هيت الروجو قرتن بي درزوتنو بي بطالعة بي هرشي بي إنسان بتواني خوي طبعا عبادة لسرويها ميانوي إجماعش طبعا إجماعي لسر كراوة كهمو علماء بدري جايميج ولا همو مذاهب جوازة همو يانوتيانا نكاح مشروعة هيج كسيق نيوتو والله نكاح قدغية يا مثلا حتى حديثة هاتوه كما هدق لصحابة عبد الله كري عمري كري عاصو عبد الله كري معظون وانا ويستان تبتل بكن هرب يكزاري حتى شتيتر هي يعني كلمة خوجني يعني حرب يكزاري انخطاع بكن لدنيا حتى هندي زار او اتجلن وتبتل اليه تبتيلا يعني بيكزاري خو انقطاعك لا اخي خو انقطاع ناكري للدنيا سو نقري خد دابرني للدنيا وبزيتا خيميك ورجمالك يا اشكوتيك وتنهي تدرو اي حديث قيثر الذي يخالط الناس ويصبر على اذاهم خير من المؤمن الذي لا يخالط الناس ولا يصبر على اذاهم ولا تنس نصيبك من الدنيا يعني هلا سورة بقرة خواهي قورا فرمي بشدار بواني حج ابن دو فريق يعني كابدو حتى أوش كبشداري حجي كردو ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا وما له في الآخرة من خلاق باشا أصلا أنا بمدري للدنيا إتنا لا تشيشم بري نالا حسنيك باشيك على بمدري للدنيا حجي ظلم بيخوش أو بدري وما له في الآخرة من خلاق ومنهم من يقول ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة كاتت جمعي بين دنيا وآخرة بيوسا دنيا أبي بكرية مزرعي آخرة بويا هي زاناك نيوتو ولا دريجاي ميجوا كنكاح كردن بس مثلا هندي قال والله من جنان أونية مثلا بون سعيد نورسي يا مثلا سيد قطب يا مثلا أوانيت الإمام كانت ابن تيمية رحمة الله عليه إمام الطبري إمام النووي فلان في سار أمانة شين أمانة جنيان نهينا حتى هالكتابك هي أبو فتاح عبد الفتاح أبو غدة العلماء العزاب من هم وكتابة أو عنيك هجيان نهينا تو بي تماشى أمانة بكي بقدوة هرسن أمانة بياي جوربون بلا أمان قدوة نين بومن كي قدوة بيغمري خوشويس قدوة أو جني هنا ندانيك وندوان وزيادة لا حتى لا توارج بو جائز بو حرام مقصدم لويه يعني تو بي أما بكي تقدو بيغمري خواب بكي تقدو أم آياتاني حديثاني كخوين رايو حكمة لا مشروعية نكاح شيء طبعا كومال حكمتي هي جرينترينيان أمانا يكم لو أنا الاستجابة لنداء الفطرة التي فطر الله الناس عليه إنسان عليها ولام دانوي شيء ولام دانوي بانغدانو بانغشي فطرته سروشتي إنسان طبعا لبيكاته إنسان واية داوي ليكا يعني حتى وشي الزوج أزان لسيواتو برزان زوج للريشة يعني لا يك ميلك ولا كيتر ميلي هي ولا كيتر بو چونك نقصي تيدا ميل كردن ولا كيتري خوي نقصك خوي كامل كاو بركاتو بو إنسان ناوراو الزوج يعني أم لا ميلك حتى الزمان عربية زوجة بو أفرد الله لغة رديئة لروي قاموس زمان عربية شوزاركي شازة
بۆ چونکە هەر لە قورئانیشە و لە زمانی عەرەبی ئەسڵ وایە بە پیا بڵێ زەوج بە هاوسەرەکەیشی بڵێ زەوج نەک زەوجەتون بۆیە لە قورئانە زەوجەتون نەهاتووە ئوسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە هەردووکیان ئەم مەیلی هەیە بۆ لای ئەو ئەوش مەیلی هەیە بۆ لای ئەمە شتێکی فیتریە و سروشتیە لەبەر ئەوە نیکاحکردن ئەمە ئیستیجابە و وڵامدانەوەی ئەو حاڵەتە سروشتیەیە کە لە دەرونی ئینسانە هەیە طبعاً ئینسان ئەگەر تەماشای پێکهاتەی بکەیت پێکهاتەی ڕۆحی مەبەستە نەک جەستەیی ئینسان دوو خەسڵەتی گەورەی هەیە دوو خەسڵەتی تری زۆرە بەس دوو خەسڵەتی سەرەکی یەکەم عیلم دووهەم ئیرادەش ئەساسەکەی چییە ئەساسەکەی هەوایە هەوا ئەساسی ئیرادەی هەوا یعنی چی یعنی حەز لێبوون حەزی لەو شتەیە ڕخێتی لەو شتە حەزی بەم چێشتەیە بەم شیوەیە ڕخێتی لەو شیوە حەزی بەم جلوبەرگەیە ڕخێتی لەم جلوبە حەزی بەو شوێنەیە ڕخێتی لەو شوێنە ئەمە پێوتی هەوا ینی حەزکردن جا ئەگەر ئەم هەوایە پاکرا و ڕێککرا و پاڵفتە کرا بە گوێرەی شەرعی خوا ئەبێتە چی ئەبێتە ئیرادە و ئەبێتە نەفسی مزەکا ئەگەر نا ئەوە ئیتر ئەبێتە هەوای شەیتانی و هەوای ئاژەڵی و وەکو قورئانە فەرمووی ئەسفەلە سافلین ثم رددناه ئەسفەلە سافلین کەواتە ئەمە زۆر مهمە ینی ئەم هەوایە نیعمەتە لە ئینسانە دانراوە تۆ ئەگەر حەزت لە خواردن نەبێ بۆی ناڕۆی وایە ئەگەر حەزت لە شوێنە نەبێ بۆی ناچی ئەگەر حەزت لە کتێبێک نەبێ نای خوێنی ئەگەر فڵان حەز مهمە بەڵام ئەم حەزە لە ئیماندارە وای لێدێ حەزی لە شتێکە کە خوا پێی خۆشە ڕقی لە شتێکە کە خوا ڕخێتی لێ ئاوهای لێدێ طبعاً تر ئەوەش پرۆسەیەکە خۆەوە مەسەلەن لە شخصێ بۆ شخصێ ئێستا مەسەلەن تەقوا مەسەلەن قادرمەیەک نییە تۆ بچیت سەری و تاو چەندین قادرمە و پلەیە تەقوای من و تۆ مەسەلەن لەگەڵ تەقوای پێغەمبەرە عەرز تا ئاسمانی فەرق ئەمە پرۆسەیە بەو مەقامە ئینسان دەتوانێت هەڵبکشێ و بچێتە سەرەوە جا ئەمە یەکێکە لەو حاڵەتان ینی یەکێکە لەو حکمەتانەی کە بۆ زەواج دانراوە طبعاً ئەوە دیارە ئەوکو باسیشمان کرد ئیسلام نە شەهوەتی کەبت کردووە و نە شەهوەتی بەرەڵا کردووە لەو مەسیرە ڕێەکەی دایناوە بۆی بوێتە تاقە و توانایەک بۆ ئینسان ئەمە خاڵی یەکەم زۆر باسمان کردووە زۆر نەسینەوە سەری ئەوە خاڵی دووهەم ئیمداد المجتمع بنسل صالح ونشء مهذب ئەمە زۆر مهمە یعنی تۆ ئەم کۆمەلگای مرۆییە ئەگەر بێت و بە بەرداوامی ئەسڵەن بۆ خۆی ئینسان کە پێوتێ خەلیفە یعنی چی ڕاستەوە لەلایەکەوە خەلیفەی خوایە لەلایەکی تریشەوە خەلیفەی خۆیەتی ینی چۆن خەلیفەی خۆی یعنی ئەم جیلە دەڕوا جیلێکی تر شوێنێکرێت و ئەم جیلە دەڕوا خەلیفە ما يخلف بعضهم بعضا باشە يعني بعضێک گەڕا بعضێک دێ وكذلك جعلناكم خلفاء الأرض وانە کەواتە ئەمەیە عیسا مەسەلەن مەلایکە لەوەتی دروست بووە هەر ئەوەیە خۆ نەزیادەکە و نەکەم باشە بە یەک جارخوای گەورە چەند پێویستوە لە مەلایکە دروستی کردووە تەناسولیان نییە زیادکردن و کەم کرد ئەمانە بەڵام ئینسان وانە ئینسان ئەم وەزبەیە ڕوا وەزبەیەکی تر ئەم جیلا ڕاجیلێکی تر دێ ئەوەش بەوەش ئەبێتە خەلیفە کەواتە بوونی ڕەگەزی ئینسان لەسەر مرۆڤ هەبێت کە هەبێت بۆی کە بۆی ئەم زەویە ئەسڵەن ئینسان بۆچی دێ هاتوۆتە سەر زەوی بۆ دووشت بۆ عیمارەت الأرض و بۆ عیمارەت النەفس تەزکیەت النەفس عیمارەت الأرض ئاوادانی کاتەوە و نەفسی خۆشی پاڵفتە بکە و گەشەی پێ بدا ئەخلاقی جوانی تێدا بەهێزکە ئەخلاقی ناشرین تێدا دەربێنێ ئەو کاتەی تر ئەبێتە ئینسانێکی ساڵح و ڕێک و پێک کەوات ئەو کاتە خۆشبەختە بێت لە دنیا و قیامەت ئەمە بەڵێ عیمارەت الأرض و تەزکیەت النەفس ئەمە دوو هەدەف و ئامانجە بۆ هەرچەند بڵێن عیلەتی دروستبوونی ئینسان خۆی ئەزانێ بۆچی دروستی کردووە ئەمما وەزیفەی ئینسان لەسەر ئەوە دیارە وەزیفەکەی خوا فەرمێ هو الذي أنشأكم من الأرض واستعمركم فيها داوای لێ کردوون ئێوە ئەم زەوی ئاوادان کەنەوە طبعا مەوزوعی خلافەت زۆر دوور و درێژ هەر بە کورتی ئەوە بزانین کە ئینسان کە خەلیفەی خوایە یعنی چی خەلیفەی خوایە سا هەندێک گەڵەن وەڵا ئینسان حتا ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوا لەوێ ئینسان خەلیفەی خوا نییە چونکە کاتێکی بۆ سەفەر تۆ ئەڵێ چی تۆ ئەڵێ چی لە دوعاکە والخەلیفەة في الأهل
في الأهل خوا خەلیفەی ئینسانە لە ماڵۆ یعنی ئیشەکانی بۆ بەڕێیەکە سەرپەرشتیەکە مناڵەکانی پارێزێ بەو شێوازە یعنی تۆ خەلیفەی منی خوا لە ماڵیشەوە لەگەڵمی لە سەفەرە لە ماڵیشەوە ئەوڵێ کەواتە مادام ئینسان خەلیفەی خوا نییە چونکە بۆچی ئەو پێ وایە لە خەلیفە تۆ بۆیە خەلیفەی کەسێکی چونکە ئەو کەسە ناتوانێت ئیشەکە بکە کەسێک لە شوێنی خۆی دانی خۆی لەوێ نییە یا خۆی وەفاتی کردووە یا خۆی ئامادە نیە لەو شوێنە بۆیە کارەکە ئەسپێرێ بە یەکیشکە بەس بەڕاستی ئەم قسەیە زۆر دقیق نییە کە ئێمە ئەڵێن خەلیفە ئینسان خەلیفەی خوایە خلافەت لەبەر سێشتە ئیما لمەوتی المستخلف ئەو لغیابه ئەو لتەشریف المستخلف ئەوکو ڕاغبی ئەسفهانیە فەرمێت زۆر مهمە ئەم سێ هۆکارەیە یان کابرا مردووە یەکێک شوێن یەگرێتەوە ئیشەکانی بۆ ڕاپەڕێنێ یان کابرا لەوێ نییە لەو شوێنە نیە مەسەن تۆ چی بۆ سەفەرڵێ ئاگاو لە ئیشەکەم بێ بە یەکێکەڵێ ئەوە چیە ئەوە غیابە ئەو لەوێ نییە شوێن یەگرێتەوە وئیما لتەشریف المستخلف یان ئەوەیە کە مستەخلیفەکە ئەوە مستەخلەفەکە مەقامی پێ بدا بە گەورەی دابنێ شەرەفی باتێش کۆمەندیکە وە کۆمێکە خوا کردوێتی جەل لە جەلالو لەگەڵ مرۆڤایەتیە کاتێ ویستی مەقام و پێگە بە مرۆڤایەتی بدا هەستا چی کرد هەستا کۆمەڵە ئەرک و مەسئولیاتی سپارد بە ئینسان کە چی ئەرک و مەسئولیاتەکە تەوا ناڵێ ئەم بابەتە زۆر فراوان و دوور و درێژە ئەمە مەزال نییە زۆر تەفسیلی بدەیمێ بەزەوە هاتووە بەس بە کورتی ئەم نیعمەتانەی لەسەر زەویە هەیە یا لەم گردونا هەیە دوو بەشن بەشێکیان بە جوزئی ئینسان ئەتوانی ئیسفادەی لێ بکە هەوایە هەڵی مژە و تەواو حەچی ناوێ هیچ دەستکارێکی وێ معمەلێکی وێ معمەل هەوامان بۆ تەرتیب بکە و بەکاری بێنی نا حەچی ناوێ هەوا بێ هەڵ مژە و تەواو ئاوە مەسەرم بیخۆرە و تەواو وانە ڕووناکیە خۆت بە ڕووناکیەکە و تەواو هیچی ناوێ باشە ئەمە پێوتێسی کۆمەڵی نیعمەتی جوزئی هەیە بەبێ دەستکاریکردن تۆ بەکارێنی کۆمەڵە نیعمەت هەیە ئاوها بەکار نایە مەعادینە کانزایە ئەبێ دەری بێنی ئەبێ لە هەر سەردەمێکە ئەو کەسانە بێن ئیسیفادەی لێ بکەن بۆ نمونە ئەمە نەوتە ئەمە زێڕە زیوە ئاسنە فلانە ئەم مەعادینانە ئەمە ئیسیفادەی لێ ناکرێت هەزارەها ساڵ مەلایین ساڵ ئەو نەوتە لەژێر ئەو عەرزابێ کەسێ نەڕوا دەری بێنێ هەروکو خۆیەتی نەوتە خوای گەورە ئەو نیعمەتانەی تا ئەوێ هێنا تا ئەوێ بەو شێوازە هێنای لە دوای ئەوە بۆ ئەوەی ئەو نیعمەتانەش ئاخر خوای گەورە لەبەر ئەوەی ناڵێ مەخلوقاتی خۆی لە حاڵەتێکا بمێنێت ئەوێ بەرەو کەماڵیان ببا بە بەردەوامی ئەوێ ئەو نیعمەتانەش ئاوان نەمێننەوە بەرەو کەماڵ بڕۆن ئەوێ ئەم زەوێ ئاوەدان بێتەوە بەرەو کەماڵ بە هەتاها فەرمێ وەزەیەنەت باشە حتى إذا أخذت الأرض زخرفها وزينت تەواوی جوانیەکان کە لە ناخ و ناوی ئەم زەویایە هەمووی هاتە دەر ئاوجا ئەو کاتە خوای گەورە بڕیاردا کۆتایی بە ژیانی دنیا هێنێ دەبێت تەواوی نیعمەتەکان دەبێت تەواوی جزئیاتی ئەم نیعمەتانە ئیسیفادەی لێ بکرێ و ببێتە نمایشێکی زۆر جوان کە ئیتر ئینسان تەواوی نیعمەتەکان و ناز و نیعمەتەکانی بەکاری هێنا و گەشەی پێدا گەیشتە ئەوج و قووەت وەلووتکە ئاوجا خوای گەورە فەرمێ بڕیارە دەم کە ئیتر کۆتایی بە ئەو ژیانە دەهێنم کەواتە ئەمەیە ئەرکی ئینسان دێ چیەکە لە شوێنی خوای گەورە ئەو نیعمەتانە گەشە پێدا و بەرەو پێشەوە ئەمەیە خلافەتی ئەتوانین بە تعبیرێکی بڵێن ئینسان خلافەتی فەرمانی تەکوینی خوای گەورەی کردووە بۆتە خەلیفەی فەرمانی تەکوینی خوا یعنی ئەگەر خوا بیویستە حەچی دەرگا و پەنجەرە هەیە لە ئاسن دروستکە نەیەتوانین دروستکە حەچی سیارە و مەسەلەن تایارە و شەمەنەفەر و حەچی شت هەیە هەمووی بە یەک جا بە یەک ئەمری تەکوینی هەمووی دروستکە نەیەتوانی دەیتوانی بەڵام ئەوەی نەفەرموو ئەوەی نەکرد ئەو ئەمرە تەکوینیە ئینسانی دروست کرد بۆی لە شوێنی خوا ئەو ئەمرە تەکوینی خوا کە قەرار بوو بیکار نەیکرد بە ئینسانی سپارد ئەوە پێوترێ خلافەتی ئینسان بۆ خوا کەواتە بەڕێزان ئەم ئینسانە زۆر گەورەیە لای خوا بە تعبیری محەممەد عەبدە قسەیەکی جوانی ئەڵێ الئینسان عبد لله وحده وسيد في الكون بعده إنسان أوهاية لبرو إنسان بقدر قيمتي خوي بزاني تنانت لوانين بلي دي باشا مجريك قال أسيريك صدان مليان صالي تشكيل لمنو دروا أوش بو من دروس كراو بلا أوش بو تو دروس كراو أوش بو تو دروس كراو أوش بو إنسان دروس كراو شون
ئەو گەلە ئەستێرەیە ئەم کەونە هەمووی یەک دەستگایە ئەو گەلە ئەستێرەی لەو دوورەوەیە لەگەڵ گەلە ئەستێرە ئێمە ڕەبتی بە یەکەوە هەیە کاتێک ئەو ئەستێرەیەک لەوێ لە مەدار و مەساری خۆی لا ئەدا باشە ئەو کاتە منتیقەی گەلە ئەستێرەی خۆی تێکەدا کە تێکیدا هی ئەوتریش تێکەچێت دەی هەتا ئەگاتە لا ئێمە بۆ خۆی ئەرزەکە ئێمەش تێکەچێت هەمووی ڕەتی بە یەکەوەی ئەوجا ئەمە هەمووی مەدانێکە بۆ ئینسان بتوانێت ئیسیفادەی لێ بکە حتا بگاتە ئەو شوێنانش ئەگەر علمی گەیشتەوە ئاستە کەواتە ئینسان مەقامێکی زۆر گەورەی پێدراوە ئەگەر خۆی بزانێ کەواتە بۆی بەردەوام بێ ئەبێ ئەم زەواجە ئەبێ بەردەوام بێ بە هەمان شێوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی تزوجوا الودود الولود يعني هاوسەرانێک بێنن ودودن ودود يعني مێردی خۆیان خۆشەوێ باشە ودود بەڵێ الولود ولود يعني مناڵ بخاتەوە الودود و مێردی خۆیان خۆش بێ باشە کەواتە ئەمە زۆر مهمە الولود يعني با نەزۆک نەبێ بەچی ئابزانی جا خۆ تۆ ئافرەتێکین چوزانی نەزۆکان ئێبە مەسەلەن بە دایکیا بە خوشکیا بەوانە مەسەلەن بزانە لێەوەی تر ئینسە یا مەسن بە فحوساتە ئەو شتانە دەرەکە فإني مكاثر بكم الأمم يوم القيامة لە ڕۆژی دوایە شانازیەکەم بەهۆی زۆری ئومەتەکەمەوە لەسەر ئومەتەکانی تر يعني پێغەمبەری خوا هەتا شوێن کەوتووی زیاتر بێ ئەوش بۆ خۆی دڵی خۆشە بێ و زیاتر شانازی ئەکا بە شوێن کەوتوانی خەڵک لەسەر ئەو فترەتە لایدایە بەعام ئێستا موسڵمان بەڕاستی دەستی بۆی گرتووەکو کافرەکان لێ ناگرن لێک منداڵ و دوی زیاتری فعلا ئەوە خراپە ئەوە خراپە حتا دکتۆر قەرزایی بەڕەحمەت بێ ئەیوت ئەگەر ئیسرائیلیەکان قومبەلەی زەڕیان هەیە ئەمەش قومبەلەی زوڕیمان هەیە فەلەستینیەکان نییە هەتا ئەوان مەسە مناڵێکیانە ئەوان بەجارێک هەژنوویەکیانە بێ طبعا ئەوە زۆر مهمە ئەو زۆر حتا ئێران لە ئێران هینێک هەبوو ئەیوتی لە هەموو قەتع و شوێنێکە نووسی ئیست دوو بەجە کافیست ڕاوەستە دوو مناڵ بەسە ئێستا دوابیریان کردوتە کورە بە وڵای ئەمە زۆر غەڵەتینەوە ئەمە زۆر غەڵەتە ئەوە ئێمە مەسەلەن ئەمە وا دەڵێن لەولا ئەهلی سوننە بۆ خۆیان بەریان داوەتەوە هەر زیاد دەکەن ئێمە زەرهار کەمەکەین کەواتە ئەو بۆ خۆی یعنی مەسەلەی منداڵبوون بەڕاستی تۆڵێ لەوانەیە ئاخر بەخوا ماسە بەخێ و ناکرێ و نازانم بەخوا پەروەردە ناکرێ و نازانم کورە برا وەڵا خۆت ڕێک بە خێزان ڕێک بە منداڵیش چاو لە تۆکە و ڕێکە بێ وانە بەجددی ینی منداڵ چاو لە کێکە لە باوکو دایکەکە ئینسانەکە ڕێک بوون هەردووچان ئێ منداڵەکەی چاو لەوانەکە و ڕێکە بێ ئەوجا مەسەلەی ڕزقیش عادی کێیە عادی خوایە ئەفەرمێ ولا تقتلوا أولادكم لدو آياتا من إملاق خشية إملاق هردو كاناتو من إملاق يعني لا فقيري واقع خشية إملاق يعني لفقيري متوقع باشا إنسان لدو حالته يا أويا لترسي أويا سوا لنا فقيرية هيك دهاتك واينية أو واقعة فقيرية كواقعة ألا ما فرمسي نحن نرزقكم وإياهم بيج أوان إما رزقي إيوا دين أو جاهي أوان باشا لا أبيتري أنا من خشية إملاق يعني ترسي يستوزعي باشا هي خوي خزانتي يعني موسيقى يعني بيدجين بلام لآيندا بخوا ما يسمى دون فينا قبلنا شوار من الشج أمانة بخوا موسيقى ما بينصد زاد باش ما ناكا ترسي هي أفرمين نحن نرزقهم وإياكم ما رزقي أواني شدين هي إيوه خوتا مشكلة تانية يما بيش إيوه جار هي أوان أدين هي إيوه شهر أدين كواتا خواهي قورا وبران ديوتيو من لا شي بترسم كالرزقم لناوسكي دايك ما رزقم تومار كراوة شن أخوامو شن دنك برنج أخوامو شن بارونان أخوامو شن هنقاو أنيمو شن هناسا هالحامو نسرانا نسراوة حامي تومارا ولولا شوا أجلكشن طبعا هر تومارا كردواري الله شي رزقي بيروزي لجير خاكاي قسيكي جوانا وانيا قسيكي جوانا كهذا لو ما ترسى يعني إنسان نابي للرزق بترجع شكل الرزق غيبة الرزق خواب ريالي اللي داوى بلان طبعا رزقي جوانية وكو حضرت عمر فرمي إن السماء لا تمطر ذهبا ولا فضة أبي بقرب دوايا فامشوا في مناكبها أبي وكو سولك كاها تخرج خماصا وتعود بطانا وانيا بس قلداني بطالة ودرسي ودعاء ببروديته بخوش وبو بيسوكانشي كواتا
ئەمە زۆر مهمە فعلا قسەیەکی دقیقی جەنابەت مسلمانان ئێستا تووشی ئەو گرفتە بوون تووشی ئەو بەڵایە بوون ئەڵێ با منداڵمان نەبێ هیوایە هەیە ژنی هێناوە چەند ساڵە من حتا زۆر جار وتومە ئەو کەسانەی ئاوا لێ ناگەرێ مناڵیان بێ ڕەنگە خوا عقوبەیان بدا لە داهاتووە مناڵە نەداتێ هەر لەبەر ئەوە وڵا من جارێ پەلەم نییە 12 ساڵی کە پەلەم نییە وازان بەدەستی خۆیەتی هەر کاتێ ویستی وەزانێ معمەلە هەر کاتێ ویستی بۆ خۆی دەریکەوەمان نابێ کات وانە نابێ هەبێ بزانی بەڵێ بڕوا بکە وەکو وتم ئینسان خۆی ڕێک بێ خێزانی ڕێک بێ پەروەردەی منداڵ زۆر ئاسانە زۆر ئاسانە منداڵ چاو لە باوکو دایکێکە پەروەردەکردن چییە ینی مەسەلەن ئەی ڕەحمەتی خوا لێ بێ بەرە وەڵا با ئومەتی محەممەد زۆر بێ کاکە کەم نەبێ لەبەرەوە فعلەن ئەمە غەڵەتە ئەمە فکرێکی غەڵەتە بڵێ وڵا ڕاستە تەنزیمە کرێت تەنزیم اعتیادیە تەنزیمی کە ئینسان طبیعیە مەسەلەن 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ بە مناڵێک مەسەلەن ئاوا تەنزیم بێ بۆی کە بتوانێت مشوری بخوا بەدەمی و بێ ئەمانە باشە ئەمە ینی هەر لێ نەگەڕێ بێ ئەمانە وڵی جارێ پەلەم چییە و جارێ مەسەلەن جارێ کوورە بە هەندێک ژیانمان بەڕێکەین و بەخۆشی و بۆ مناڵ خۆشنی ئەسڵەن ئینسان بڕوا بکە تەبان کتێب لای خوێنەر و نووسەر و ئەمانە زۆر شیرینە بەس بەڕاستی منداڵ لە کتێبی جاریوە شیرینترە تێگەی منداڵ یعنی فراغێک جاری وایە لە دەرونی ئینسانە پڕ نابێتەوە بەبێ منداڵ جا ئینسان تانەی بێ نازانێ وا بە هەموو لایکی با ئینشاءڵڵا جا لە سنگری لە ئاشتی تریش ئەیە قوربان جا لێرە ئەمە بەشی دووهەم بڵێن حکمەتی دووهەم حكمتي سيهام إيجاد النفس السكن النفسي والاستقرار الروحي يعني براسي سكن مهمة ليسكن إليها لتسكنوا إليها سكن آرامي يعني إنسان تا جنة يعني براسي لزور رو توشي نا آرامي لرزوكي أمانة توشي أبيه حتى جنة يعني واستقرار حتى للريد دارائية وبروابك مثلا تو تعيني جندنا هنا نازاني وباري چی لەکەی چۆن ڕوا چۆن سەر کە تا ژنت دێنا کۆ ئەبێتەوە حتا جارێ بەرەکەتی تێگە پاشەکەوت ئەەکەی ئەمانە هەمووی ئەبێ ئەمە حەقیقەتێکە یعنی لەبەر ئەوە ئەوکووتی شمەها حەدیسەکە تەزەوەج النساء فإنهن يأتين بالمال بەڕاستی هەر وایە هەمومان لە ئۆڵۆکە ژنمان هێنا حیچمان نەبووە دێسا الحەمدولله خوا زۆری داوە ئەمە چییە ئەمە هی بەرەکەتی ژنهێنانە حديثي شيخ وعدي داوك هاوكاري أو زور كسانة بك بل جاء أم سكني نفسية آرامشي دروني زور مهمة بو إنسان واستقراري الروحي يعني أما قام جيريكي دروني الروحي بو إنسان دروسك وخوا فرميتي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها سكونت بولاي آفرد يعني لبال آفرتها إنسان سكونتك وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون طبعا آياتي خوا زور يقلوانا أويه وهروها فرمي هن لباس لكم وأنتم لباس لهم لباس شيكا رول لباس عورة إنسان دا أبوشه لباس ڕێزێک بە ئینسانەدا ڕیباز زینەت و جوانێک بە ئینسانەدا لیباز لە گەرما و سەرما ئینسان دەپارێزێ ئەمە ئافرەتی جوایە بۆ ئینسان ئافرەت بۆ پیا بۆ ئافرەت بە هەمان شێوە لیباسی یەکتر عیب و عارەکان نوقسانیەکانی یەکتر پڕەکەنەوە بۆیە بەڕاستی ئەوەش مهمە خاڵێکی کە الحفاظ على الأخلاق من الهبوط والانهيار بەڕاستی وایە ئینسان هاوسەرگیری کرد کۆمەلگا ئەگەر بەو شێوازە ئاسانکاری کرد بۆ هاوسەرگیری پارێزگاری لە ئەخلاقە کرد إنما الأمم الأخلاق ما بقيت فإن ذهبت أخلاقهم ذهبوا بنچینەی مرۆڤ لەسەر ئەخلاقە ڕەوشتە ئاکاری جوانە ئەگەر هەمووی بوو بە هەر کەس بە کەیفی خۆی هەرچی ویزەی کرد ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەگەر یاسای مرور نەمێنێت لەم هەولێرا ڕۆژی چەند عاجز ئێستا وا هەیە ئەو هەموو غەرامە و ئەو هەموو هینە هەیە وانە یاسای ڕێنمایە کەچی هێشتا ئەو هەموو حادیسەی ڕۆدە ئەگەر نەبێ وێران دەبێ ناکرێت تۆ بڵێ وڵا کاکە من دەڕۆم بە کەیفی خۆم لەسەر چەند دەڕۆم و ناوێت ترافیک لایت هەبێ
بەڕاستی تاخیر مەکات ترافیک لای نابێ من لە سوورە دەم لە سا لە هەموو شتێکە دەم ئەو نابێت دەیاخر وابێ هەموو نظامی حیات تێکەچێ لەبەرەوە ئەخلاق و ڕەوش پارێزەرە بۆ کۆمەلگا بۆ تاک بۆ کۆمەلگا بۆ ئەمانە لەبەرەوە ئەوە لە ئەنجامی بێ ئەخلاقی بەدڕەوشتی زینا هەتکی ئەعراز نەخۆشین بڵاوە بێتەوە ئەمانە هەمووی دروسە بێت لە ئەنجامی بەدڕەوشتیەوە و لە ئەنجامی عیفەت و زەواجی صحیح و ئەمانە ئەخلاق و ڕەوشت پارێزگاری لێ ئەکرێ ئیذا جاءكم من ترضون دینەوە حەدیسەکە دینه وخلقه سە پرسیارێ بکەیت باشە ئەمەگەر ئەخلاق بەشێک نییە لە دین بۆ ئەخلاقی جیا کردوتۆ لە دین بۆ خۆی دائما ناڵێ ئەلواو تەقتەضی المغایرە کە عەطفت کرد نیشانەی وێ ئەوەی کە معطوف لەگەڵ معطوف عەلەیها جیاوازن وانە بەڵێ من بەسم ئەوەیە بۆچی ئەخلاقی جیا کردوتۆ مەگەر ئەخلاق دین بەشێک نییە لە دین بالضبط يعني زەواج تۆ مەسەلەن هاوسەرگیریەکەی لەگەڵ ئافرەتێکە یا ئافرەتێک لەگەڵ پیاوەکە دین بەشی پەیوەندیەتی لەگەڵ خوا بزانی پەیوەندی لەگەڵ خوا چۆن نوێژەکە ڕۆژۆگرێ عیبادەکانیەکە ئەمە بەشە چیەکەی بەشی پەیوەندی خۆی لەگەڵ خوا بەشەکەی تری پەیوەندی خۆی لەگەڵ خەڵکە ئەمە ئەخلاقە هەڵس و کەوت ئەخلاقی چۆنە مەسەن لە فەرمانگە لە زانکۆ لە مامۆستایە لە مەدرسە لە هەر شوێنێک لە هەر جێگایك لە ناو دوکانەکەی لە ناو بازار ئەخلاق و ڕەوشتی و هەڵس و کەوتی چۆنە لەگەڵ خەڵکە کەواتە ئەوە باسی چییە باسی ئەخلاق هەڵس و کەوت ئەوی تریشیان باسی پەیوەندی لەگەڵ خوا پەیوەندی لەگەڵ خوا و لەگەڵ خەڵک ئەم بۆیە جیای کردوێتەوە لەبەر گرنگیەکەی فعلا ئەنجا فەرمی ئەگەر ئاوا بوو ڕازی بوون لە دین و لە ئەخلاقی فانكحوه إلا تفعلوا ئەگەر وانەکەن تكن فتنة في الأرض وفساد باشە فساد و فتنەیەک بەڵاو بێتەوە لەناو کۆمەلگا نابێ ئێستا وای لێ هاتووە بەڕاستی ئێستا مەسەلەن ئەچی بۆ داوای ئافرەتێ جارێ ئافرەتەکە پەڵپی زۆرەگرێ ماڵەوەیان پەڵ ماڵی جیای دەوێت نازانم ئەوەی یەک دنیا داواکاریەکە وەکە ئەنەما ئەم کچەی دەفرۆشێ بە پارە لە حاڵێکە مادەم تۆ ئەم کوڕەت بە دڵە ئەم کوڕ ئەخلاقی جوانە ڕەوشی بەرزە خەڵک مەدحێکە ئێ باشە خۆ ئەم کچەی تۆش هەرە بێ بدرێن بە مێردە یعنی خۆچی لێکی خۆ قابلە گوێز و هەنار و بۆ ناگری وانە چی لێکە هەرە بێ بڕاتە ماڵی خۆی ئەمە سونەتی حیاتە لەبەرەوە مادەم لێ ڕازیت ئەوەن عەرقەڵەی بۆ دروست مەکە یا ئەگەر لێ ڕازی نیت بە پارە پێی مەفرۆشە ئەگەر لێشی ڕازیت ئاسانکاری بۆ بکە ئەو گەنجە قوربەسەرە لەکوێ بێنێ هەموو مۆشتا بێ بچێ قەرز بکە دوایشە کە قەرزی کرد هەوزە هەر ئەوەنە گواستیەوە ئەوە ئادەی بێنە بە قەرزەکانمان بدەینەوە وانەکە واکە ئەیخۆ ئاخر خۆ ئەگەر ئافرەتەکەش ڕێک بێ معقول نییە مێردەکەی لەژێر قەرزا بێ و هەر ڕۆژەیەکێ داوای لێ بکە و دەرگای بگرێ ئەوجا ئەمیش هەموو گیانی ئاڵتون و زێڕ بێ ئەمە ناکرێت کەواتە لە ئەنجام هەرە بێ زێڕەکە بفرۆشێتەوە و بە هەرزانتریش و وینەکەی پێ بدەنەوە قەرزەکە لە برەوە تەواو زۆر باشە المحافظة على النوع البشري سويا سليما پارێزگاریکردن لە جۆری لە نوعی بەشەر لە ڕەگەزی بەشەر وەکو باسمان کرد بەڵام نوعی بەشەر بەچی بە ڕێکی و بە سەلیمی و بە پوختەیی ئەگەرنا لە ڕێی زیناشەوە بێ هین دروسە بێ مناڵ دروسە بێ بەڵام چ مناڵێک مناڵێکی ناڕێک نالەبار باشە یعنی مەسەلەن طبیعەتی بەشەر وایە شتەکە ئەگەر بە حەڵالی بکە ئیعلانیەکە ئەوە نییە فەرمێ وەضربوا عليها بالدف دەفی بۆ لێدەن ئەو حەدیسەکەوەنە یعنی ئاشکرایکەن ئیعلانیکەن دەفی بۆ لێ بن بە خەڵک بزانێ بەڵام ئەگەر بەدڕەوشتی بێ ئەی شارێتەوە حەز ناکە کەس بزانێ بزانە فەزیلەتی ئیسلام بەو شێوازە ڕێز لە ئینسانەگرێ کەواتە ئەگەر ژن و پیاوێک ئاوا بە شێوازێکی ڕێک و پێک گەشتنە یەک ئەو کاتە منداڵێکی ڕێک و پێک و ساغڵەم دروست ئەبێ و ئەو کاتە ژیانیش بەردەوامە بێ و مرۆڤیش لەسەر ئەم زەویە بەردەوامە بێ خاڵی شەشەم توسيع دائرة القرابة وبناء دعائم التعاون وروها بازنە و چوارچێوەی خزمەتی فراوانە بێ ئەها لە سوورەی ڕوومە بەڕێزان ئاەتێک هەیە پەیوەندی بەشەرەکان لە دوو ڕێگەوە ڕێکەخا هو الذي
خلق من الماء بشرا إيه فجعله نسبا وصهرا علاقه و پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ یەکە لە دوو ڕێگەوەیە یەکەم نەسەب مەسەڵەن تۆزانی باوکت چییە باپیرت چییە باپیرە گەورەت چیەوە نییە ئەوە نەسەبە وەصیهرا ژن و ژنخوازی علاقەی هاوسەرگیری و ژن و ژنخوازی ئەمەش علاقەیەکی ترە یعنی مەسەن کە تۆ ژنت لە ماڵێک هێنا وانە سبەینی منداڵ دەبێ ئەو منداڵانە مەسەلەن منداڵەکە ئەوە بێتە خاڵی ئەوە بێتە باپیری باوکی دایکی ئەوە بێتە داپیری دایکی ئەمانە ئیتر بۆ شێوازە عیلاقەکە پەیوەندێکە دروستە بێ لەم ڕێگەیەشەوە نەسەب و بەڵێ بالضبط جوانە ژنم نەهێنایە کەواتە فعلەن ئەوەش ڕێگەیەکە نەسوورەی فورقانە ڕوم بەڵێ جا ئەمە پوختەیەک بوو بەڕێزان هەروە مقدماتێکیش بوو لەسەر مەوزوعی پێناسەی نیکاح و حکمت لە تەشریع نیکاح لێرەش ڕائەوەستین وصلى الله وبارك على محمد وعلى آله وأصحابه أجمعين اللهم آمين وخير إن شاء الله سلامة